ئەمە شاری نیوهافنە لە ویلایەتی کەنەتیکت. ئەوەی لەم شارە سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشاوە زانکۆ بە تەمەنەکەیەتی کە سەنتەری شارەکەی داگیر کردووە. زانکۆ یڵ لە نیوهاڤن ڕێگی داکوتاوە بەڵام لە جیهاندا ناسراوە لە 120 وڵاتەوە خوێندکار دێن بۆ خوێندن هەموو ساڵێکی خوێندنیش پێشوازی لە 100,000 میوان دەکەین. ئەم زانکۆیە بە تەنها نێوبانگەکەی سەرنجڕاکێش نییە، هونەری تەلارسازی کۆن زانکۆی یێڵی پێدەناسرێتەوە. دیوار و دەرگا و پەنجەرەکانی هەمووی سەرنج ڕادەکێشێ. تەنانەت لە ئەمریکایەکی کراوە هێشتا دەرگاکانی ئەم زانکۆیە بۆ هەموو کەسێ واڵان نییە. تەلارەکانی ئێرەوە دروستکراون کە زۆر بمێنێتەوە بەڵام هیچ شتێ تا سەر وەک خۆی نامێنێتەوە ئەگەر بەباشی گرنگی پێنەدەیت. زانکۆ بودجەیەکی بۆ چاکسازی و نۆژەنکردنەوە تەرخان کردووە. زانیاریە زۆر و زەوەندەکانی یێڵ وای کردووە ببێتە کاسبیەک بۆ خوێندکارە پێشکەوتوەکان. ڕۆژانە زانیاری بە گەشتیاران دەدەن. زانکۆی یێڵ تەمەنی سەدان ساڵە. 5 سەرۆکی ئەمریکا و چەندین سەرۆکی وڵاتانی تر، 19 دادوەری دادگای باڵا و 20 ملیاردێری جیهانی و چەندین کۆنگرێزمان و دیبلۆماتی ئەمریکا لێرە قوتابی بوون. یەکەم دکتۆرە لە ئەمریکا لێرە دراوە و تاوەکو ساڵی 2007 60 لە خەڵاتەکانی نۆبڵ بۆ یێڵ بووە. ئەگەر دڵنیابین لە هەر خوێندکارێک کە ئەو مەرجانی تیادایە بێگوێدانە ڕۆژی ئابووری ئەو کەسە یان خێزانەکەی وەردەگیرێت. لەم کتێبخانەیە 15 ملیۆن موجەلەدی تێدایە. وەک بەرپرسی ئەو شوێنە باز دەکات کەم کەس لە توێژەرەوەکان کە بێنە ئێرە بە دەستی خاڵی بگەڕێنەوە. لە یێڵ باوەڕمان وایە کتێبخانەکە دڵی زانکۆکەیە. کتێبخانەکەمان خاوەنی ملیۆنان سەرچاوەیە و خاوەنی سیستمێکی کاراشە بۆ دابشکردنی. دەرگاش وڵایە لە بەردەم توێژەرەکان لە تەواوی جیهاندا. لە ئەمریکا بۆ یەکەم جار خوێندنی هونەر لەم زانکۆیە دەستی پێکردووە. کاتێ بەنێو شاکارە هونەریەکانی مۆزەخانەکەیان گوزەرەبی ئەوسا دەزانی هەکبەی ئەم زانکۆیە چەند پڕە. بە بڕوای من یەڵ لە ڕاستیدا ناوداری بە هونەریەوە دەرکردووە کە ڕێگی لە مرۆڤایەتیدا داکوتاوە یەکەم جار بووە ژنان تێیدا بخوێنن. کە دێیتە شاری نیوهافن ناوەندی شارەکە زانکۆی یێڵە. ئەو زانکۆیەی زیاتر لە 200 ساڵە دەستی بە مێژوەکەیەوە گرتووە و هێشتا وەک زۆرێگەڵێن لە لووتکەدایە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری نیوهافن ویلایەتی کەنەتیکت.